إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهەمتا بۆ کردگاری مەزنوو داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا و لە 16 سی 1970 30 ساڵ لەمەوە پێش کارەساتێکی زۆر گەورە بەسەر ئەم شارەدا تێپەڕی و هەزاران شەهیدمان بەخشی. زۆر کات لە 16 سێیە وتارەکانمان تەرخان کردو بەوەی کە باسی ئەو یادەکەین تاوەکو ڕۆڵەکانمان هەمیشە ببینن عاقبەتی زوڵم چۆنە، ئەوانەی کە زوڵم ئەکەن نەتیجەیان بەرەو کوێ ئەڕوا، ئەو شوێنانەی کە وێران ئەبن چۆن زیندوو ئاوەدان ئەبنەوە، لەوەچی ئەوانەی کە ئەو کاریان کردبێ بە عەقڵ و مێشیانە نەهاتبێ هەڵەبجە ڕۆژێک لە ڕۆژان ئاوەدان بێتەوە. ئەم وتارە بەڵام نامەوێت زۆر لەسەر هەڵەبجە بڕۆم و وەکو ساڵانی تر هەر یادەکە باسکەینەوە، چکە بەڕاستی ئێمە ئەمڕۆ بەداخەوە ئەڵێم ئەو هەموو تەسعی کە هەڵەبجە داوێتی ئێستا خاوەنی حکوومەت و هەرێمێکی کەڕ و کاسین نەگوێ لە گریان و نرکە و ناڵەی بریندارەکانمان ئەگرێت و نەدوعایەکیش بۆ شەهیدەکانمان ئەکرێت. بۆیە سەرەتای ئەم وتارە ئەپاڕێمەوە لە زەتی پاکی پەروەردگار، خۆی بۆ خاتری گەورەی خۆت داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت، خۆی لەسەر جەم شەهیدەکانی ئەم شارە ببورە. خۆی گیان تۆ زۆر دەوڵەمەند و ئێمە زۆر هەژار، خۆی لێمان ببورە یا رب العالمین. خۆی گیان بریندارانێکی زۆرمان لەم شارە هەن، تو گەورەی خۆت خۆی شیفایان بۆ بنێرە یا ربی. خۆی گیان مناڵەون بۆکانمان جارێکی تر بگەڕەوە ئامێزی دایک و باوک و خزم و کەسیان یا ئەکرەم الئەکرەمین. خۆی هەر کە زوڵمێکی لەم شارەی ئێمە کردووە بە ناوی ئەم شارەی ئێمەوە فلسێکی خواردووە، خۆی بۆ خاتی گەورەی خۆ سووک و ڕسوایکە یا ئەکرەم الئەکرەمین. بەڕێزەکانە ئەمڕۆ ئەمێت وانەیەکی گرنگ لە عەقیدەی ئیسلامی کە زۆر کەم باسەکرێ لە خزمەتانە باسیک. ئێمە هەمومان ئەزانین پایەکانی ئیمان هەتا لە دڵمانە زیاتر چەسپی بێ و زیاتر ناسراوە بێ ئیمانمان زیاتر بەهێز ئەبێ. دووهەمین پایە لە پایەکان بریتیە لە ئیمان بە مەلائیکەت. دوای ئیمان بە خوا جەل جەلالوهو پێویستە ئێمە ئیمانمان بە مەلائیکەت ببێ کە ئەمە باوەڕ بە فریشتە بابەتێکی زۆر گەورەی عەقیدەی ئیسلامیە. پێویستە ئەبێ ئێمە بزانین کە مەلائیکەت لە نور خوای گەورە خەڵقی کردوون، ئەچنە سەر سوورەتی هەموو شتێک بە ئیرادەی خوا ئیلا سەگ و بەراز نەبێ. مەلائیکە زۆر کار لە سوورەتی زۆر جوانە خۆیان پیشانی ئینسانەکان داوە. لە قورئانە خوای گەورە باسی مەریەم ئەکات کە جوبرائیل عەلەیه السەلام کاتێ هات فتمثل لها بشرا سويا، وەکو بەشەرێک وەکو مرۆڤێک ئەبینین پێغەمبەر گیان صلی الله عليه وسلم هەندێک جار جوبرائیل لە شێوە و شکڵی دوحەیەی کەلبیە یەتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و پرسیاری لێ ئەکات. هەندێک جار بە شێوازی کەسێکی غەریب یەت و پرسیار لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەکات و تعلیمی ئێمەدا ئەدا کە چۆن لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بژین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەنها دوو جار جوبرائیلی بە شێوە و شێوازی خۆی بینی. یەکێکیان لە سەرەتاکانی وەحیدا و دووهەمینیشیان لە کاتی میعراجە. لە غەیری ئەم دوو کاتە بە شێوە و شێوازی خۆی نەبینیوە. لە کاتی میعراجە ئەفەرمێ جوبرائیلم بینی چۆن جلێک ئاوە هەڵ بدەیتە سەر زەوی و جوڵە ناکا و پان ئەبێتەوە. ئەبەو شێوازە لە بەردەم ڕەب العالەمینە شرپە و خشپەی لێوە نەئەهات بە خۆی و گەورەی و باڵ و هەموو شتێکی خۆیەوە. وەکو لە قورئانە
إشارة بكرا ولا فرماشتي في غمري خواه صلى الله عليه وسلم ملائكة خواني كومال باڵن جیاواز لەوەی ئێمە زۆر بە سورعەت ئەتوانن بەسەر هەموو کەونا بگەڕێن و هەندێک لە ئوموری کەون خوای گەورە اختیاری داوە بەوان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جبرائیلی زۆر خۆشەویست ڕۆژێکیان فەرمووی ئەی جبرائیل بۆ هەموو ڕۆژێ سرم لێ نادەی چونکە زۆر ئارام ئەبمەوە ئەویش فەرمووی ئێمە مەئمورین ناتوانین بەبێ فەرمانی خوا لە ئاسمانەوە بینە خوارەوە ئیلا بە فەرمانی ئەو دێن ملائكة ناخون لا يفترون عن عبادته قد توشي فتور نابن همش عبداتي خواءكا لا يأكلون هشتك ناخون لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون بهش وزيد أسياء إخواناكا هرش فرماني كان في بكري يكسر جيب جيئكا عدد ملائكة زور زورا روجي كان جبرائيل عليه السلام روي كده في غمريان صلى الله عليه وسلم فرموي بيت العتيق لأسمان همون روجي 7,000 ملائكة طوافي تياكن اتر هم عمريانا دوباره نبنو هر او جاريه نظامي كي زور تايبتيان هي پیغمبري خواه صلى الله عليه وسلم لزورشتا مسلماني شبهاندو بملائكة وكو اوبن بنمونه لصفي نيوجكان مانا افرمي الصفي نيوجكان تان بوك صفي ملائكة او هابي آمين تان لدواي إيمان بوكو آمين ملائكة وابي صوتي ملائكة همويان بيكا وآمينة كان ڕەگوستانیان جوان وەکو ئێمە شپرز نین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر هانی ئێمەی داوە نظامی ژیانمان وەکو نظامی ئەصحاب بێ جارێک خۆشەویستمان قەبریان چاکرد قەبرەکان بەردەکەیان لار بوو فەرمووی ڕێکی کەنەوە وتیان یا رسول الله صلی الله عليه وسلم ئەمە زەرر لە مردووەکە ئەدا فەرمووی نە بەڵام چاوی زیندوەکان عەزیەت ئەدا با ڕێک بێ ئیشتان مەزبوط بێ نوێژی سەفی جەماعەتان تون و تۆڵ بێ خوا جل جلاله ئەو کەسانەی زۆر خۆشەوێ وەکو مەلائیکە شەڕەکەن بە یەک سەف اختلافیان تێ ناکەوێ وەکو مەلائیکە نوێژەکەن وەکو مەلائیکە ئامینەکەن لە قیامەتیشا ئێمە سەف سەف و پۆل پۆل مەلائیکە ئەبینین وجاء ربك والملك صفا صفا جۆرێک لە مەلائیکە والصافات صفا زۆر تەرکیز لەوە کراوە کە زۆر منەظەمن لە کاروباری خۆیانەوە زۆر بە سەف و بە جوانی ئێمە چەند باسی مەلائیکە بکەین کۆتایی نایە عەزیزان لەم وتارە زیاتر ئەوەی مەبەستمە پەیوەندی ئێمە و مەلائیکە باسکەین ئەمە گرنگە بۆ ئێمە ئەمە سوودی لێ وەرئەگرین ئایا ئێمەی مرۆڤ چ پەیوەندێکمان لەگەڵ ئەم مەخلوقاتی خۆیان هەیە و کە بە چاوەکانی سەر نایبینین ئەمە گرنگە بەنسبەت ئێمەوە بزانین چۆن لە ماڵەکانمانە چۆن مەلائیکە ئەبینین لە مزگەوتمانە چۆن مەلائیکە ئەبینین واللهی ئێستا ئەوە جمعەیە ئێمە وەستاوین واللهی لە سەفی دەرگاکەوە تا ناو مزگەوت و هەتا ئاسمانی یەکەم مەلائیکە ئاوە سەد لەسەر هەموو مزگەوتێک ئەبەستن ئینتیزاری ئەو کەسانە ئەکەن کە نوێژەکەن و یەن لەبەرەوە عەزیزانم وا تەسەوەر مەکە لە شوێنێکا بە تەنهایی لە یەک شوێنە تۆ بە تەنهانی مەلائیکەی خوا بەدەورتەوە واللهی ئێستا ئێمە لەم مزگەوتە ئەگەر فەراغێکمان هەبێ ئیلا مەلائیکە پڕیان کردوێتەوە ئێمە لە حیاتی خۆمانە چاوەکانمان ئەبێ وەکو دین سیرکە وەکو دین ببینێ ئێمە هەندێک جار لە شتی واهیمات ئەوە ئەکەین واللهی مەلائیکەکانی خوا جل جلاله سەف سەف لەگەڵ مسلمانانە لە چەندین ڕوایەتە ئەفەرمێ دەوری مسلمانان ئەگرن ئەو شوێنەی قورئانی تێ ئەخوێنێ بەخوا ئەو ماڵەی قورئانی تێ ئەخوێنرێ مەلائیکە تا ئاسمانی یەکەم ئەوەستن بەسەر سەریەوە حفاظی ئەکەن پارێزگاری لێ ئەکەن پەیوەندێکی زۆر گەورەی مەلائیکە لەگەڵ ئینسانە بریتێ لە دوعاکردن سبحان الله مەلائیکە زۆر دوعا بۆ ئینسانەکەن خوا جل جلاله لا آياتك أفرميه هو الذي يصلي عليكم وملائكته ليخرجكم من الظلمات إلى النور خوا بعظمتي خوي رحمة بو إيوة أنيري ملائكة دعاء بو إيوة أكن حتى إيوة لقم رأي دربن لنا ظلمات تاريخ كان درتان بين بروناكي أواني حملي عرشي خوان هل قرتوا يكد للذكر كان يعني كإخوانن بريتي لوي ويستغفرون للذين آمنوا سبحان الله داوي لخوجبون وبني آدم أكل والله إما قناها برزكين وحمل عرش داوي لبردن من بؤك لأخوي جورا ربنا وسعت كل شيء رحمة وعلما فاغفر للذين تابوا خواي جان لو كسان بورك التوبة أكل كأقرين ولايتو عفويا واتبعوا سبيلك شين ربازي تو أكون شين برنامج تو أكن خوايا عفويان كبزي بسريانا ببارن نك خويان تصور كملائكة والله جاري ويا أما الدعاء ودايكو بوك منك
والله جاري وای دعا بۆ خێزانێ ناکەی بۆ مناڵەکەت ناکەی بۆ ذڕیەتی خۆت ناکەی بەڵام سەیری حەمەلەی عەرشکە ئەڵێن ربنا وأدخلهم جنات عدن خواجان بيان خلناو بهشتو بيان خلناو جنات عدن التي وعدتهم تو وعد بيداون كيتر ومن صلح من آبائهم وأزواجهم وذرياتهم خواجان دايكو بوچا باو باپیریان نەک دایک و باو باپیر ئابا لەگەڵ خێزانەکانیان لەگەڵ ذڕیەتی ئەوانە وەچەکانیان هەتا کوێ ئەڕوا ئەوانیان کە ساڵحن خۆیان هەر هەمان بخرە ناو بەهەشتەوە وەقیهم السەیئات خۆیان لە هەرچی خراپەیە بیان پارێزە والله لە ڕۆژی قیامەتە بەس ئەو کەسە براوەیە کە خۆی گەورە لە سەیئات و خراپەکان ئەی پارێزە ئەمە دوعایەکی مەلائیکە دوعای حەمەلەی عەرش بۆ ئێمەی ئیماندار لە هەر کوێبین مەلائیکە دەوری گرتوین و دوعامان بۆ ئەکەن دوو مەلائیکەت هەموو بەرە بەیانێک هاوارەکە یەکێکیان هاوارەکە اللهم اعطي منفقا خلفا ئەوی تریان ئەفەرمێ اللهم اعطي ممسكا تلفا خۆی بۆ خاتری گەورەی خۆت ئەو کەسەی لە پێناوی تۆ ئەبەخشێ هەژاری بیرە تەنها خۆی بیر نییە خۆیە چی ئەبەخشێ بۆی بخرەوە شوێن خەلەفی کە بۆی دانێرەوە ئەو کەسەش کە دەسەگرێتەوە لە هەژار و نەدار خۆیە ماڵەکەی فوتن و تەسەور نەکەن قیاداتی کوردی پارە کۆکەنەوە بیخۆن والله بە دوعای مەلائیکە سفرە بنەوە ئەمە ڕۆژێکیشە ئەبینن ئەگەر ئەو پارە چوو بە قوڕگیانە حەقی قسەتان و تەسەور نەکەن بڵێن وەچەیان بە خۆشی ئیخوا والله وەچەیان بە زەلیلی ئەڕۆ لەبەرەوە دوعای مەلائیکە ڕەتبوونەوەی نییە اللهم اعطي ممسكا تلفا خۆیە هەر کەس دەسەگرێتەوە ماڵەکەی فوتێن والله ئێمەش ئەگەر هەژاری ڕووی تێ کردین والله ممسك بوين خواي قول ما وصلوا سامان أفوتين قل أنفقوا طوعا أو كرها ولا ما أفهم كرها يعني شيء ببخشن بزور الله خواي قول باركد لي أسنته بزور صد مصيبة توشكا صفر بيتو إفلاسك والله هرشي بارك إنسان إمساكي أكل لهجاران ولا أجرته ولا فقير وهجار وندار والله عقوبك يا أخوات بهش شوازي للشوازة كان بعدالتي أخوات جل جلاله ئەم ڕزقی کە لەسەر زەویە بەشی هەموو مرۆڤایەتی ئەکا کاتێک کەسێک ئەگرێتەوە قۆرەخ ئەکا ئیلا عقوبەی خۆی ئەخوا لەسەر کۆمەڵێ کردەوە هەیە ئێمە ئەگەر بیان بکەین مەلائیکە زۆر دوعامان بۆ ئەکە ئێمەی موسڵمان تەبیعەتێکی زۆر بەرزمان هەیە ڕەحمەتی خواتان لێبێ ئێمە هەمومان ئیشمان بەم تەبیعەتەیە ئەمڕۆ والله موسڵمان ئەبێت دوعا بکا بۆ خەڵک دوعا بکا بۆ هەموو کەس والله مسلمان دڵی زۆر پاکە تەماعی نییە چاو نابڕێتە شتی خەڵک بەڕێزانم ئێمە لە شارێکی بچووکەین دائیمە شوێنە بچووکان خەڵک چاوی لە ماڵ یەکترە هەر شتێکی هەر کەسێکە بینی بە دڵ دوعای بکە خوا بەرەکەت بەسەریان ببارێن داواکە خوای بەرەکەت بەسەر ئەم برایمە ببارێن ساری جوانی پێ خوای بۆی زیاد کە ئەولادی ساڵحی هەیە خوای باشتریان کە ئەولادەکانی خراپن خوای باشیان کە والله گوناهبارێکت بینی تو وەکو مسلمان ملزمی بەوەی کە دوعای خێری وەکەی خوا هیدایەتی بدا نەک دوعای شەڕی لێ بکەی لەبەرەوە عەزیزانم مەسائلی دوعای خێرکردن لەسەر زمانی کەسی مسلمان زۆر گەورەیە ئێمە ئەزانین پێغەمبەریان صلی الله عليه وسلم لە کاتی تووڕەبوونی هەندێک جار بە مانگێک دوعای لەسەر قەومێک کردووە عاجزیان کردووە تووڕەیان کردووە بەڵام هەمیشە مسلمانان لە بینی خۆیانە لەگەڵ یەکترە بەتایبەتی ئێمە ڕۆژانە یەکتری ئەبینین لە بەشە کۆمەڵایەتێکە ئەبێ هەمیشە دوعامان بۆ یەکتری کردبێت ئەچی بەناو باخچەی کەسێکە دوعای خێری بۆ بکە ئاژەڵی کەسێ ئەبینی دوعای خێری بۆ بکە ئەبێ ئەم طەبیعەتەمان هەبێ لە بەرامبەرە سوبحان الله کۆمەڵە مەلائیکە هاتوون بەس تۆ دەسێ بەرز کردەوە بۆ دوعا ئەوان لە پەناتە ئەوەستن کو ئەبنەوە مەجموعەیەکی تایبەتن وەلەکە بمثل وەلەکە بمثل وەلەکە بمثل ئەوان دوعا بۆ تۆ ئەکەنەوە خوای گیان هەرچی داوا ئەکا بۆ خەڵک بەخۆی عەتای ئەی ئەو کەسەی کە گوناهی زۆرت کردو ئەتەوێ گوناهێ بکەی بە زمانێک کە گوناهی پێ نەکرابێ عولەما ئەفەرمون کێ ئەیەوێ دوعایە بکە بە زمانێک کە گوناهی پێ نەکرابێ بە دوعا بکە بۆ براکەی ئیلا خوا جەلە جەلالوه بە مەلائیکە کە زمانێکە گوناهی نەکردو دوعا ئەکاتەوە بۆ ئەم خوشکانی بەڕێز لەبین یەکترە ئەبێ زۆر ئاگایان لەو خاڵە بێ هەمیشە دوعای خێر بۆ یەکتر قسەیەکی غەڵەت نەفەسێکی بچووک ئەمانە ئینسانیەتی ئینسان زۆر کەمەکاتەوە
چاوەڕینە ماڵی خەڵک تەماعکردن لە خەڵک ئەمە کاری کەسی موسڵمان نییە مسلمان طبیعەتی زۆر بەرزە غەیری بەهەشت نابینێ ئەمانەی کە لە دنیادا هەن هەموو شتی کاتی و بچووکن ئەڕۆن هەر ئەم شارە وێرانەی ئێمە نمونەیەکی زیندووە بەخوا بزانە چۆن خەڵکێ بەرزە بێتەوە دەوڵەمەنە بێ ئەوی تر هەژارە بێ ئەڕوا تەنها بەهەشت جێگەی ئێمە و ئیسراحەتی ئێمە بۆیە لێرە ئەبێت چاومان زۆر بەرز دڵمان زۆر فراوان بێت چاوەڕێکردنی نوێژ چەندە چاوەڕێ بکەی بۆ نوێژ ئەوەندە مەلائیکە سەڵەوات لەسەر تۆ ئەدەن و دوعای خێر بۆ تۆ ئەکەن إن الملائكة تصلي على أحدكم ما دام في مصلاه حتى لە نوێژەکەتە دوای نوێژ ڕامەکە تەسەوڕ کە چەندێک بمێنیتەوە لە دوای نوێژەکەت ئەوەندە زیاتر مەلائیکە دوعا و ڕەحمەت و بەزەی بەسەر تۆی ئەبارێن شەوانی قەدر مەلائیکە سەلام ئەکەن والله هەندێک لە ئەولیای گەورە گوێیان لە دەنگی سەلامەکە بووە کە مەلائیکە هاتوون سەلامان لێ کردوون أصحاب رسول الله صلى الله عليه وسلم هندي كان بتشاوي سر ملائكة بينيوا وسيدي كوري خضير أفرمي روجي قرآن مأخيرا لحوشي خومانا دنگم برس كردبوا الله اللي برسيرم كر هوريكي زور قورة لأسمان وبرو الزويدة الله سيرم كر پر لتشراي جوان پر لشويني بون خوش يبخور لأسمان ويتخوارو بالله هوركا الله همو آجلكاني مال أسبكانم هم كوتنا جولا كوريكي بسوكم هو ناوي يحيى وترسام آجلكان بيبيانين قرآن كم راقر فلاماري كوركم دا سوكي أو بالله هورا برزبوي أبو أسمان بياني برس عرزي في غمري خوام كر صلى الله عليه وسلم فرمي والله أجر بردوان بوتايا ملائكة أهتنا النوم مالكته بتشاي خود أدبين عزيزا إما أمر مالكان من بر لغيبت كنالك بكلك جيني جيني أمي فوتان درو والله بس درو كاني ملتي كنت كوكرا ولم مدة صاليك حكمي كردو بس أبوي إخوائي قورت نقرأ مان كاتو كوتاي مان بيبين أمهم ودروي أمهم مسؤولة كردويت چند شتيان ليه كردين براز دوائي دا تو درو دبرو إيمي مسلمان أو إيشي إيما نية إيشي إيما أوي مالكان من بربي لذكر قرآن خيندن صلوات دان أبزانا مالي أسيت مالي في بربي بركة أي مالكاني إيما تشيت يا أبين لمالكانا چه گناهك برزكينو والله يكي لو شتاني كم ملائكة زور عجزكا أو يكي إنسان گناهك هرچي إنسان عزيز بدا ملائكة عزيز بدا ظلم أكي إلا ملائكة عزتي أبي جوين الخزان أدي ملائكة عزتي أبي سيروا بياز أخوي ملائكة عزتي أبي سبحان الله إن الملائكة تتأذى ملائكة آزار أخوة بوشتك وإنسان آزاري في أخواته بين عرفت بويا چاوەڕێ کردنی نوێژەکان زۆر گەورەیە بۆ ئێمە لە دوای نوێژەکان نەڕۆین پەلە نەکەین هێواش یەکێک لەو کاتانەی کە دوعای زۆر تیاگیرە ئەبێ دوای نوێژەکانە بەداخەوە ئەڵێم ئێستا ئێمە دەسەکانیش بەرز ناکەینەوە دوای نوێژەکان کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەسێک هات پرسیاری لێ کرد ئەی الدعاء أسمع کام دوعا زۆر بیسراوە فەرمووی دبر الصلوات المكتوبات وفي جوف الليل المظلم لدوو کاتە لە دوای نوێژەکان لە شەوێکی تاریکی ئەنگوستە چاوە لەم دوو کاتە دوعاکان گیرا ئەبێ ڕەتبوونەوەی نییە یەکێکتر لەو شتانەی کە مەلائیکە دوعات بۆ ئەکەن هەر کەس خەڵک فێری خێرکە ئللا مەلائیکە دوعای بۆ ئەکەن ئیتر چۆن فێری خێری ئەکەی سەڵەواتی ئەخەیتە سەر زمانی کەلیمەیەکی قورئان بە مناڵەکەت ئەڵێ سوورەتی فاتیحە دووبارە ئەکەیتەوە لەگەڵ مناڵەکەتە بەخوا عەزیزانم هەڵەبجە زۆر لە پێشەوە بوو ئێستا لە دواوە لادیەکمان نەبوو ئێمە لە هەڵەبجە فەقێ و مەلا و مەزبوط نەبوو بێ دەبڕێ ئێستا بزانە چ لادیەکمان هەیە دەرسی قورئانی تیایە هەموو خەریکی سیاسەتین مەشغوڵ بوون بە ئیسلامی و ئەلمانیەوە ئاگامان لە مەسائلی قورئان و دینداریمان نەما چاوەڕێی بەرەکەت و ڕەحمەتی خواشەکەن بۆیە بەڕێزان زۆر گرنگە دانیشە مناڵەکەت کەلیمەیە فێرکە مەلائیکە لەگەڵ تا دائەنیشێ فەرمایشتەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ إن الله وملائكته وأهل السماوات والأراضين حتى النملة وحتى الحوت خواب عظمتي خوي ملائكة كاني هرهمو أهل آسمان كان همو أهل آسمان كان تنها ملائكة مين أرواح شهداء أنبياء روح أنبياء همو أنا أهل سماوات ولدان مخلدون حوريكاين أو بهجت همو أنا أهل سماوات هم يندعى بوتو أكن كورا ميرولا حوت بتشوكو قوراء همو دعاء أو كساكن معلم الناس الخير أو كسيك خلقي في خيرك با صلواتي به با شاتمانه به با استغفار به هشت به كتو كسيك فيركر با كردوي كي جوان بك خلق شوين تكوت
هموي أما أبيت السبب أوي كملائكة دعاء خير بوتوك صلوات لسد في غمري خواص الله عليه وسلم والله كم صلوات أدي ملائكة أو اند صلوات لسد أداته والدموع بلوا فرمايشتي صحيحة هاتوا كم جار بلي وسلم كان من اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم نارا صلى الله عليه وسلم أول شمن بكار هنا ملائكتي إخواهن الرجل بيننا في غمر إخوة صلى الله عليه وسلم كفلان كري فلان صلاة بتوجان والله جواب أداته ببيفر ما يشتي صحيح في غمر إخوة صلى الله عليه وسلم زيارتي مسلمان إما أمر بداخل وعلم توري كوملايتي بو خلشك ككوملايتي نزانيتي هرچنا أمر بو إما بوتا ميدان إعلام نفسك كإنسان ليو كارباركاني خوي قسكاني وتكاني خوي وهاوركاني خوي أكاد خريك بلام أبيت ميداني شورشمان بلام نادى كاري كوملايتي لياتكين والله السر لمسلمان بدا نخوش يا غيري نخوش بس سرداني بك أفرمي في غمري صلى الله عليه وسلم أجر بياني شو سر لمسلمان أقدا حتى إوارة حفته هزار ملائكة صلوات لستو أدن والله إوارة حتى بياني ملائكة حفته هزار صلوات لستو أدن دعاء خير بوتو أكن زيارتي مسلمانك ديني أما دينك نية دينك خوتو بلاي بس لمزقوتها بي برو لدروا برو سرداني كسبك بزانت شون ملائكة دوريان قرتوي أزاني أبا شن ملائكة حفته هزار ملائكة لقلتو يا سرداني أو كسأكات دعاء خير بوتو أكا بويا عزيزانم أبي أما زور بخشياري تعامل كين لقل أم ملائكاني دورو برمانا أبي أما بورياي تشاوكراوبين بزانين أوانا شون پیغمبری خدا صلی الله علیه و سلم خوش ویستون أبي خوش من بين شون قناعتي بيه بو قناعت من بيانا بشكل إيمان من والله أبي جبرائيل من خوش بيه ميكائيل من خوش بيه إسرافيل من خوش بيه ملك الموت من خوش بيه والله أبي همو حتى خزني جهنم أبي كسي مسلمان خوشي بيه أنا همو مأمور إخوان أما واجبي كي سرشاني أما والله أما لو كاتيك لسكي دايك ما نابوين ملائكة هاتن بريارات وكتابات خوان هنا بسر إما خوان ديانوا كلا دايك بوين ملائكة بدور ما نوا همو لحظة وكاتكان يجيان من والله الصحابة هبوا كوفاتي كد ملائكة شوريا حنظلة صحابي في أمر إخوة صلى الله عليه وسلم هبوا يا رسول الله صلى الله عليه وسلم بو بهي واشيئتي وسر قبران فرمي والله أو أندم ملائكة هاتون وتشيع جنازكي زهر وشرم هرشوني قاجدان بربالي ملائكة دبرو ملائكة بيونديكي زور قولي عن لقل إيما هيا لما وقور ما نبو مسلمان ناترسي كاتي ملائكة أبينا برسالي ليكن ليرا بتشاوي سد بنيتي لقل ملائكة جياوة روحي لقلاتيك البوا بويا لي زور أمين لقل منكر ونكير دا أميشيتو برسالي والله ما كان جواب داته بولا قيامتها كزندو أبيتوا لخزمت ملائكة بتشاوي سر نابيني شاهدين لسر نادن بو همو كاتيك توي مسلمان أقل لسر شانت نبوة كملائكة هاتون اشتكاني لسر نوسيوي فلانة كاري كرد وفلانة كاري كرد بو ملائكة لا راست كمأمورة بس لا يتشابه چنه خوش بستوه كأمري كرد بوسته ننوسي فلانكي بشكم توبة بكا بشكم توبة بكا بشكم توبة بكا أبيك تو قناهك كردو توبت كردو ملائكة لا راست چند الخوش بو بيه كاتك أخوي آية الكرسي أخواني لا يزال الملائكة بسرسرته ودفاع عليك هتا بياني تخوتو بأقا كبذكر وأخوي كبدزبيج وأخوي ملائكة إخوة حرساتي تو أقري ملائكة أنواع ينزور ملائكة هن لسرشان من ملائكة هن لقل إيما لناو بهشتا ملائكة هن لساحي محشرة ملائكة يكمان هن السياحون بسر زوية بس إيشان قران أقرين لكيان مجلسي ذكر هبو بلامر أدن دائنيشن بخواه جمعيك هبو هرشي ملائكة سياحة لدولي أيوكو أبيتو أجيت اللاديكي تشول بتشول مزقوتك باكرو لسوتي كدا مش دورك النوش كجوان بزانا ملائكة رحمة شون سياحون شون فرياتك ون أليان كوما لشتر الملائكة من هن بريتين لملائكة الرحمة رحمتي خواه بسر زوية بلا وكانو بويا بيغمري خواه صلى الله عليه وسلم كاتي أفرمي مصاب كي مدرس فرما يشتكي ورجرا وفرمي الرا مقر لما منصقنا الصورة مقر صقي باز لبو ضرورات صقوا الصورة لما ولا دامنه رسم هالمواسع صق را مقر كم ملائكتي الرحمة ناجت أو مال بخشي رحمتك قلنا ملائكتي تلها أرون كوتاخال
کۆمەڵی مەلائیکان پێیان وترێ الحەفەظە، ئەوانەی کە پارێزگاری لە ئینسان ئەکەن، مرۆڤ ئەپارێزن. خوا جەل جەلالوه ئەفەرمێ لەه معقبات، بۆ هەموو نەفەرێک معقبات جەمعە، یەک کۆمەڵ مەلائیکە هەن، له معقبات من بين يديه لبردميا ومن خلفه لبشتيو وكو حماية وستاون يحفظونه من أمر الله بأمر خواء بارز. سبحان الله، ملائكة من أبارزه بلى بو خواء يقول كان فر معقبات، يعني وزبا أو وزبا إشيان طوابي، وزبا دوهمين، وزبا سيهمين، وزبا شوارمين. وفي هندي الروايات كان للشو روجك ملائكة الشوب وبارستي تو جياواز وملائكة الروج جياواز. وهي إيمي مسلمان وتصور لكن بالتنهاية والله بز مسلمان بغيرة ناترسم بو لشي بترسم أو هم ملائكة إخوة لكا كي مسلمان توشي نخوشي نفسي أبو هزب وحشتك شلون هزب ترسك لكا دات أن ملائكة إخوة دوري تويان قرتو بوي كافران جاري وهوا أزانك مسلمان بكنا السجن يترحموش تيجان كوتاي بيه هنا جاهل لوي كالسجن برأب لملائكة إخوة والله بناخ كن يجك السلام دايوا السلام عليكم تصورك كومل الملائكة لم لا توا السلام عليكم كومل الملائكة لو دلتوا توصلوا إخوان لأكيد إني مسلمان أواجين لن يجمعنا لطاعت معنا لبازار معنا والله الملائكة هي خاصة بازار برو طاعت وعبداتك لبازار جوان شد بفروش الملائكة إخوان رحمته بزي إخوة بستا أبارين بوي إما بيوسمان بويك چاومان لەم بابەتە عەقیدەیانە بکەینەوە زیاتر چاومان ڕۆشن بێتەوە وتصور نەکەن کە زوڵممان لێ ئەکرێ ئیتر ئێمە فەوتاوین وەڵای ئەو کاتەی زوڵممان لێ ئەکرێ ئەو کاتەی ئێمە نەسڕەتمان بۆیەت کێ زوڵمەکە با بیکە وتصورەکەن زاڵمان ڕۆژێکیان نایەتە پێشەوە سەدامێ بۆ مولمڕێ بۆی هاتۆتە پێشەوە ئەمانە بۆیان نایەتە پێشەوە بۆیە کەسی موسڵمان ئەبێ زۆر دامەزراو بێ عەقیدە و ناخی پڕ بێ لە یەقین همەتی زۆر بەرز بێ والله أجر همت من زور برزنا بهرزو أتمين جاري وها أبينم كسر لدواي شن صالة كم سيركم حمودة متشاوي هستكم هذا ببيريك زور جوركم لرن برويا أو أجرته بو كمي عقيدة أجر عقيدة زور بهذا غم شون أخوي بتشي غم أخوي مجر خاوني كون خاوني أرزو أسمانك هرشي كر بريان يتوكي الرازي ويا كسي مسلمان بتنهانية بتنهاش ناجي والله لكوان نيجي كي تشندين ملائكة الشاهد للروج قيامتها خوايا عبد ما بيني لفلان شوينا نيجي كد لفلان شوي تاريخا كز آقاي لنبو أو سري للسجدابو لفلان شوينا كز آقاي لنبو خوايا دمي جولان دلي جولان هاواري لتوكر خوايا دعاي بفلان مسلمان كد إما بيسمان بنيبونوي عقيدة هيا بمشي وازا جيان لقال عقيدة نك عقيدة كي وشك تنها بزانم خوا چۆنە صفاتی چۆنە بەڵام نەیخەمە عەمەل مەلائیکە چۆنە صفاتی چۆن نەیخەمە عەمەل ئەگەر من شەرمم لە مەلائیکە نەکرد و گوناهم کرد ئیتر چی ئیمانێکم هەیە بە مەلائیکە ئەگەر من شەرمم نەکرد لە بەیع و معاملاتە خیانەتم کرد ئیتر چ جۆرە عەقیدەیەکە لە ناخی منە دامەزراوە بۆیە عەقیدە بریتیە لە عەمەل نەک بریتیە تەنها لە شتێک عوقدە بێ و گرێ بێ و لە مێشکی ئینسانە بێ خوایە بۆ خاتری گەوری خۆ لە گوناهەکانمان ببوورە خوای دەرگاکانی خێر بەسەرمانە وەڵا بکە یا ربی خوای جان عاقبەتمان پڕ خێر کە یا ربی خوایە چاوی دڵمان بکەرەوە یا ئەکرەم الئەکرەمین خوای جان لە ژیانمانە هەر هەڵەوکەم و کوڕێکمان کردووە پەروەردگارە داوای عەفوت لێ ئەکەین لە گوناهی چاومان ببوورە لە گوناهی دەستمان ببوورە لە گوناهی دڵمان ببوورە خوای جان لە گوناهی داوێن و عەورەتمان ببوورە خوایە لە گوناهی زمانمان ببوورە تو گەورەی خۆت غەیبەتی هەر کەسێکمان کردو عەفوی کە یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت خوایە بەزەی خۆت بەسەر ئەم شارەی ئێمە ببارێنە تو گەورەی خۆت خوایە گیان ئەم شارەی ئێمە مەدە لە دەستی هیچ زاڵمێک یا ئەکرەم الئەکرەمین خوایە خۆت سەرپەرشتی شارەکەمان بکە تەحەزب تیامانە مەهێڵە دڵمان صاف کەرەوە بەرامبەر بە یەکتری دڵمان گەورەکە بەرامبەر بە یەکتری بێئەدەبی لە بینمانە مەهێڵە شارمان ئارام کەرەوە یا ئەکرەم الئەکرەمین خوایە بۆ خاتی گەورەی خۆت ئەمڕۆ شانزەی سێ پەروەردگارە ئارامی بەسەر گۆڕستانەکانی هەڵەبجە ببارێنە خوایە ئارامی بەسەر گۆڕستانەکانی هەڵەبجە ببارێنە خوایە ئارامی بەسەر گۆڕستانەکانی هەڵەبجە ببارێنە خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت وەصیفەتی بەرزت بە ئیسمی عەزەمت ئێستا ئەوان زۆر محتاجن بە دوعایەکی ئێمە یا ڕەبی خوایە گیان ئارامی و سەکینەتیان ببارێن خوایە گیان ئەم ئەبدانە ڕویان کەوتە ماڵەکەی تو
بخوا دەست بۆ غێری تۆ بەرز ناکەم والله السجدة نابن بۆ تۆ نەبێ والله الركوع نابن بۆ تۆ نەبێ خوای دوعاکەنیان گیرا بکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله